پەرلەمانی ئەلمانیا پەسەند کرد و ئەو کارەساتە بەسەری ئێزدیان هاتی لە شەنگالێ لە ساڵا 2014دا کو بۆ سەدەما کوشتن و تاڵانکردنا ماڵ و جانێ هاوڵاتیên سڤیل بهێتە جینۆسایدkirin. Ev yeke boye cihê dilxweşiya êzdiyan û bi taybet awarên Şengalê. ڕاستی ئیرۆ ئەم وەکو ئەف ئاگاداریە گەشتی ئەمە ئەم وەکو مختار و ڕیسپی و ماقولێت وی گوندی ئەف دەنگە بەلاوە بووی ئەم گەلک کەیف خۆشین و گەلک کەیفاوی ملەتی وهاتی و کوح ئەف دەوڵەتی دەدات لە هێزب قەوەت ئەوژی چاول پەرلەمانی توانجی چاول بەرلەمانی ئەڵمانی بکەن و وەکو ئەمریکا و برێتانیا و رووسیا و ئەف دەوڵەتی بقەوەتی ئەمم متحیدە دگێرن. أم ملتكي رازيلن مثلا من الفان شادرادنا بدرازيلن مثلا كيف ما هاتيت مثلا كوي ملتا مساعدة ما ملتي إيزديك أو باريشن قالي فرابو كلا كيف ما هاتي وقال إيزديك كيف خوش مثلا كفي باري ما فرابويا. خالد êk ji ewan kesaya ku xudan zêdetirî 40 kesane bi destên Daeş hatîne kuştin û bêserûşînkirin di karesata Şengalê de ew çaverêtiyetin qurbaniyên wekû wî bihêne qerebûkirin û êzdî vegerne ser mal û halên xwe. بس بنا مالا ماما چێلوها شەهیددان لەسی باشی خدرێ دە ڕۆژە سێهش 2004 ئیرۆمت کێف خۆشن و ڕاستی ئەلمانیا دەولەتەکەم هەمە لە ئەوروپادا هم هیویدارن نەبە سەرمانیا هەموو ئەوروپا و هەموو شەرقلە و سەرجی احترافێ هەموو دنیا احترافێ بجنۆسایتامە بکە. Heta nûke hikûmeta navendî dampêdan û biryara jînosaytkirina karesata Şengalê nederkiriye evet demekî daye, Perlemanê Almanya karesata Şengalê bi jînosayd da naskirin. Lewma zorbey êzdiyan çavereyî biryara hikûmeta Iraqê dikin ku rojekê ew jî wekû Perlemanê Almanya biryareka wesa pesend kin û milletê êzdî bihête qerebûkirin. Kawa Emer Dengê Emerîka. دشتا نینوا